سنتەرێک بۆ چارەسەرکردنی توشبوانی ئۆتیزم و ئەو منداڵانەی کە گرفتی قسەکردنیان هەیە لە سلێمانی بووەتە ئومێد و هیوایەک بۆ ئەو خێزانانەی کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. ڕۆژانە لە سەنتەرەکەدا ژمارێک لە ڕایەنەرانی پزیشکی و دەرونی لە ڕێگەی نوێترین زانستی سەردەمەوە سەرقاڵی ڕایەنانن بە منداڵەکان و دانەوێت منداڵە توشبووەکان بگەڕێنەوە دۆخێک کە نزیک بێت لە منداڵانی ئاسایی بۆ ئەم کارەشیان هەرچیان لەدەست بێت دەیکەن. ئێمە بۆ هەر مناڵێک بەرنامە و پلانێکی تایبەتیمان هەیە بۆ ئەو ئیشان لەگەڵاکەین لێرە بۆ ئەوەی لەگەڵمان نابگۆڕێن فێری بەرنمەکانی ژیان بن چۆن خۆیان ڕوبەڕووی ئەو کێشە بەربەستانە بنەوە کە لە ڕۆژانە هێتە بڕویان و چۆن بتوانن خۆیانی لێ بپارێزن. یەکێکیان لە مناڵانە ئۆتیزمی هەیە ئەوەتیشان کێشەی زمانی هەیە کە ناتوانێت کێشەی لە دەنگەژەکانە هەیەت و ناتوانێت پیتەکان وشەکان بە تەواوەتی دەربڕێت. بۆیە ئێمە بەپێی پرۆگرامی ABC کاری لەسەرەکەین هەفتانە ئێمە بۆ منە بەرنامە پلانماندانەوە بۆ منە ئەمڕۆ کە من لێرەم بەرنامە ئەوەیە کە کارتەکانیان پێ بناسیێنم ئەم کارتانای تر هەموو شتێکی تایە یاخود لە ڕێگەی ئەم یاریکردنەوەن ئەم وەسائلانەوە بتوانم بۆ منە شتەکانی پێ بناسیێنم و هەروەها ماسوولکەکانی دەستیش و مێشیان بەهێز بکەم. مناڵمان هەیە لاچێ ئیسیجاببوونی ئەو پرۆگرامی کە تۆ پێی ئەڵەیت بە زوو وەریگرێ ئیسیجابێکی زۆر باشی هەبێ بۆ تۆ وەری بگرێ. مناڵ مەسەلەن بۆ نمونە لاچێ بە 2 هەفتەیەک هەبێت ئەو پرۆگرامی کە تۆ پێڵێ ئیسیجابەی هەیە. مناڵمان هەیە لاچێ مانگی بوێ 2 مانگی بوێ 3 مانگی بوێ هەتاوەکو ئەو پرۆگرامە ئەو بەرنامجەی کە تۆ پێڵەی فێر بێت. بۆ ماوەیمان هەیە مەسەلەن ئایا هۆکاری ژینگەی بێ ئادێ کۆمەڵی هۆکاری تر بێت کە تەئسیرە کاتە لە کاتی لەدایک بوونا بێ کۆمەڵێ بڵێن بە تەحدیدی ناتوانانی بەس کۆمەڵی هۆکار هەیە کەوا لە مناڵاکە تووشیم حاڵەتە بێت. لە سنتەرەکەدا بە بەردەوامی 2 پزیشک و 3 ڕایەنەری دەرونی سەرقاڵی ڕایەنانن بە منداڵانی توشبی ئۆتیزم و ئەو منداڵانی کە گرفتی قسەکردنیان هەیە. با بۆچوونی ئەم پسپۆڕەی بواری نەخۆشیە دەرونیەکان ئەم جۆرە سنتەرانە ڕۆڵێکی گرنگ دەبینن لە چارەسەرکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. گرنگێکی زۆریان هەیە و پێویستە نەکردن هەر بەم ژمارەوە بۆستین بگرێت دەکرێت لە هەر شارێکا چەند سنتەرێکی تریش بوونی هەبێت و دەکرێت حکومەت خۆشی چەند سنتەرێکی تایبەتی خۆی بکاتەوە کە بەداخەوە تا کوێسا و پێویست ئاوری لێ نایەوەتەوە. بێگومان ئەو منداڵانە ئەگەر لە تەمەنێکی زۆر بخرێنە ژێرباری ڕاهێنانەوە خزمەت بکرێن ڕاهێنانیان پێ بکرێ ئەوە هێندە زووتر ئەتوانن ئەو کەم توانایی خۆیان پڕ بکەنەوە. حاڵەتەکانی ئۆتیزم و گرفتی قسەکردن و فرەجوڵەی و بێئۆقرەیی لە دیارترین ئەو حاڵەتانن کە لە سنتەرە تایبەتمەندەکاندا چارەسەر دەکرێن. بەڕێوەبەری یەکێک لە سنتەرەکانی چارەسەرکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە سلێمانی دەڵێت چارەسەرەکان لە سنتەرەکەیاندا ومێد بەخشن. ڕۆژانە چەندها مناڵ سەردانمانەکات طبعاً سپاس بۆخوا لەخوا بە زیابێ ئەوانی کە هاتوونەتە لامان تقریباً 4 مناڵ هەتا ئێستا با بڵین بەڕێژی لە 180 فەرقیان کردووە با بڵین لە قسەکردنە هاتوونەتە پێشەوانێ هیوامان هەبووە 100 لە 100 فەرقی کردو نردومانێتەوە بۆ ماڵ وتمانە بۆی ترۆ کولفەیە نێن بۆ ئێرە بەڕاستی چکە ئیسیفادەی کردووە بەرەو پێشبوون ڕۆشون ئەیش طبعاً بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر بە هەنگی لەگەڵ خێزانەکانە بە تەکید چکە ئێمە 4 ساعت 5 ساعت لەگەڵ ئێمەیە بەڵام 90 ساعتەکەی لە ماڵەوە یعنی بێ خێزانەکان بە هەم هاوکار بن لەگەڵ ئێمەیە. لارێمی کوردستان نزیکەی 4000 توش بوو با نەخۆشیەکانی ئۆتیزم و هاوشێوەکانی تۆمار کراوە. ڕۆژانە لە ڕێگەی زیاتر لە 10 سەنتەری حکومی و ئەهلیەوە چارەسەر بۆ منداڵانی توشبوو دەکرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.